لە یادی 5 ساڵەی ڕیفراندۆمدا مشتومڕە ناسیۆنالیستی و چاوەشەکاریەکان هێشتا گەرمن بەبێ ئەوەی ئاماژە بە زیانە گەورەکانی بکرێت و ئەو ڕاستیەوە بیر بهێنرێتەوە کە ئەنجامدەرانی بە فەرمی بەغدایان ئاگادار کردەوە بە هەڵوەشاندنەوەی ڕازی بوون. لە دوای چەندین ساڵ لە شکستی دەسەڵاتدارانی کوردستان جەنگی داعش کە بۆ هۆکاری ئازادکردنی زیاتر لە 150 خاکی هەرێمی کوردستان هەلێکی زێڕینی دا بۆ دەسەڵاتداران ئەو بابەتە بۆ پێگەی سیاسی کوردستان و خەباتی دیبلۆماسی بەکاربێنن، بەڵام بۆ هەڵاتن لە کێشە سیاسی و ئابوووریەکان ڕێگەیەکی هەڵەیان هەڵبژارد و گوێیان لە کەس نەگرت و هەرێم تا ئەمڕۆژ باجەکەی دەدات. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن. ئەنجامدانی ڕیفراندۆم بەبێ هەبوونی چەتری نێودەوڵەتی هیچ شەرعیەتێکی جیهانی وەرناگرێت. قوبرسی تورکی کە وڵاتێکی بەهێزی وەکو تورکیا پشتیوانی دەکات ڕوونترین نمونەیە، بەڵام ڕیفراندۆمەکانی باشووری سوودان و کۆسۆڤۆ و تەیموری خۆرهەڵات کە بە چاودێری نەتەوەیەگرتووەکان ئەنجامدران ئەو نمونە سەرکەوتوانن کە گەلانی ئەو وڵاتانی کردە خاوەنی مافی چارەنووسیان. ئەو کاتەی دەسەڵاتدارانی کورد بە وتەی پۆڵ بریمەر خەریکی چنینەوەی دەستکەوتی مادی و پۆست و پارە بوون، دەکرا پەیوەندیەکانی هەرێم و ناوەند بە ڕێکەوتنێکی چەند ساڵی ڕێکخرایە و کۆتاییەکەی بە ڕیفراندۆمێک بەهاتایە کە نەتەوەیەگرتووەکان سەرپەرشتی بکردایە، بەڵام ئەو کاتە گونجاوە ئەویان نەکرد و لەو کاتەدا کە جیهان دژی ڕیفراندۆمەکە بوو سواری سەریان بوون و ئەنجامیاندا. ئەگەر سەری نەگرت کاکی ئەوانەی کە هەر لە ئێستاوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوانین و خەتەرە و وا دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسان دەمرین ئێوە وەختە ڕێگە کرەوەیە سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حاضرم بوو ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارای خۆی بکات. دەوترێت هۆکاری بە هەڵەدابردنی بەرپرسانی هەرێم هەر هەمان سیناریۆی شۆڕشی ئەیلول بووە، هەروەکو چۆن دەستگای هەواڵگری ئەمریکا و ئیسرائیل سەرکرداتی شۆڕشی ئەیلولیان گەیاندە بۆ ئەو بڕوایی شای ئێران لەبەر چاودێری ئەوان خیانەتیان لێ ناکات. هەرواش لیژنەکەی بەرنارد هێنری لیڤی و بێرنارد کۆشنێر و فریدریک تیسۆ بەرپرسانی هەرێمیان هێنا بۆ سەر ئەو بڕوایی بنیامین ناتانیاهۆی سەرۆگۆزیرانی ئەو کاتی قەوارە ئیسرائیل قەناعەتی بە سەرۆک ترامپ و 33 وڵاتی دیکە کردووە لە 26 ئەیلولدا دان بەسەر بەخۆی کوردستاندا دەنێن، بۆیە حسابیان بۆ کەس نەدەکرد و دوای کەمتر لە هەفتەیەک لە ڕیفراندۆمەکەش فریدریک تیسۆی کۆنسوڵی پێشووی فەڕەنسا لە هەولێر ڕایگەاند ئەوان لەسەر بنەمای بەڵێنەکان دەسەڵاتدارانی هەرێمیان بۆ ڕیفراندۆم هانداوە کەچی دوای ئاکامە خراپەکانی پشتیوانیان نەکردوون. ئەوەی جێگەی سەرسوڕمانیشە هەر ئەو دەسەڵاتدارانەی خەڵکیان بۆ سوتاندنی پاسپۆرت و ڕەگەزنامە عێراقیەکان هاندەدا بە نامەی فەرمی بەغدادیان ئاگادار کردەوە لەوەی بە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕازین کە ئەنجامی ڕیفراندۆمەکەی بە نایاسایی لە قەڵەمدا و هەڵی وەشاندووەتەوە کەچی ئێستاش بۆ مزایدەی حیزبی خەڵکانی ناهۆشیاری خۆیانی پێچەواشە دەکەن و ئەو بەڵگە نامەفرۆشراوەیان پێ دەفرۆشنەوە.